شۆرشی پیشەسازی چییە و بۆچی گرنگە؟ شۆرشی پیشەسازی کەی و لا کوێ سەری هەڵدا و سەرەکیترین هۆکارەکان چی بوو؟ شۆرشی پیشەسازی ئەو شۆرشەیە لە ناوەڕاستی سەدەی هەژدەهەم لە ئەوروپا سەری هەڵدا و دواتر هەموو جیهانی گرتەوە. ئەم شۆرشە بۆ هۆی ڕوودانی گۆڕانکاریەکی ڕیشەیی لە بوارەکانی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و چەندین بواری تر. ئەویش بە سوودوەرگرتن لە ئامێری میکانیکی کە دەیانتوانی هەستن بە ئەنجامدانی چەندین جۆر کار لە بوارە جیاجیەکاندا لە جێگەی چەندین کرێکار. ئەمە ژوای کرد بە یەکەمین گۆڕانکاری لە جیهانی مرۆڤایەتیدا دابنرێت کە لە ڕێگەیەوە چەندین داهێنان کراوە و چەندین زانستی نوێ هاتەکایەوە. هەروەها توانرا یەکەمین مادەی سروشتی وەک سەرچاوەی وزە بەکار بهێنرێت. مەبەست لە شۆرشی پیشەسازی ئەوەیە تا ئێمە بەرهەمەکانمان لە ڕێگەی هێزی ئامێر و بەکارهێنانی ئامێرەوە بەدەست بهێنین نەک لە ڕێگەی سوودوەرگرتن لە هێزی دەستی کرێکار. ئەمەش بۆ هۆی ڕێگرتن لە ڕووداوی مەترسیدار و کەمبوونەوەی نەخۆشی و بەکارنەهێنانی مرۆڤ لە کارە قورس و تاقەت بڕووکێنەکاندا لە هەمووی گرنگتر زۆر خێرا کارەکانی تەواو دەکرد. سەرەڕایەوەی کە بەریتانیا ژمارەیەکی کەمتر دانیشتوانی هەبوو لە چاو وڵاتانی دیکەدا، بەڵام گەلێک هۆکار هەنکەوەیان کرد شۆرشی پیشەسازی لەوێ سەر هەڵبدات. یەکێک لە سەرەکیترین هۆکارەکانیش ئەبوونی ئازادی ڕادەربڕین بوو کە بەریتانیەکان هەر لە ساڵی 1688ەوە لە شۆڕشی گلۆریۆسەوە بەدەستیان هێنابوو. هاوکات بەریتانیا کە بە ڕادەیەکی زۆر وڵاتێکی جێگیر بوو کە لە ڕێی پەرلەمانەوە لەلایەن خۆبەڕێوەبەری خەڵکەوە بەڕێوە دەبرا. هەموو ئەمانە بوونە هۆکار و بناغەیەک بۆ داهێنان لە تەکنەلۆژیا و بە پیشەسازیکردن و لە کۆتاییدا پێشکەوتنی هزری و زانستی گەورەی بەدەست هێنا.